چاوەڕوان دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا دۆناڵد ترامپ ببێتە سێهەمین سەرۆک لە مێژووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا تۆمەتبار بکرێت و لێپێچینەوەی لەگەڵدا بکرێت. بەکارهێنانی دەسەڵاتی تۆمەتبارکردن شەرمەزاریە بۆ ئەم وڵاتە. دیموکراتەکانی زۆرینە لە خانەی نوێنەران دڵنیان لە پەسەندکردنی دوو مادەی تۆمەتبارکردن کە پێویستی بە دادگاییەک لە ئەنجومەنی سەنات هەیە لە سەرەتای ساڵی داهاتوودا. یاسادانەرانی دیموکرات جارێکی تر دەڵێن دەبێت دۆناڵد ترامپ لە پۆستەکەی لا ببرێت بەهۆی بەکارهێنانی یارمەتی ئەمریکایی بۆ ئۆکرانیا، ئەمەش لە پێناو بەرژەوەندیە سیاسەکانی خودی سەرۆک. ئایا مەترسیەکە چی دەبێت ئەگەر ئێمە کاردانەوەمان نەبێت لە ماوەی 94 ڕۆژی ڕابردوودا لەو کاتەوە لێکۆڵینەوە لە خانەی نوێنەران دەستی پێکردو لە ڕاستیدا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ڕاستیکی حاشا هەڵنەگرسەی هەڵداوە ئەوەیە کە ئەگەر ئێمە بەڕووی خراپی بەکارهێنانی دەسەڵات سەرۆک ترامپدا ڕانەوەستین ئەو کاتە ئەو بەردەوام دەبێت. ئێمە ناتوانین پشت بە هەڵبژاردنێک ببەستین بۆ ئەوەی کێشەکانمان چارەسەر بکات. ئەو هەڵبژاردنێک خودی سەرۆک ترامپ هەڕەشە لە پاک و بێگردەکەی دەکات. بەڵام کۆمارەکان دەڵێن تەلەفونەکەی 25 مانگی تەمووزی سەرۆک ترامپ لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا ڤۆلۆدیمیر زەلەنسکی هەوڵێک بوو بۆ چارەسەرکردنی گەندەڵی لە ئۆکرانیا، نەک لە پێناو بەهێزکردنی پێگەی سیاسی سەرۆک ترامپ لە نێو وڵاتدا. دموکراتەکان پێشوەخت سوور بوون لەسەر تۆمەتبارکردنی سەرۆک و ئەو کارەشیان کرد بە هەر شێوەیەک بێت. ئەوان هیچ بەڵگەیان نییە، بەڵام هەرکردیان دموکراتەکان وڵات لەبەریەک هەڵدەوەشێنن. بە درێژایی مێژوو تۆمەتبارکردنی سەرۆکەکان وڵاتی دابش کردووە. هاوکاتی ئەوەی کەمتر لە نیوەی هاوڵاتیان لەگەڵ تۆمەتبارکردنی سەرۆک ترامپدان کەچی دیموکراتەکان دەڵێن ڕایگشتی لەگەڵ ئەوانە. هاوڵاتیان ڕایان وایە دەبێت خۆیان دیاری بکەن سەرۆکیە بێت. نەکەندێک هێزی دەرەکی هاوڵاتیان بڕواشیان وایە کەس لە سەر و یاساوە نییە و دەبێت سەرۆک ترامپ بەرپرسیار بکرێت بەهۆی خراپی بەکارهێنانی دەسەڵاتەکانی و تەگەرە خستنە بەردەم کۆنگرێس. هەرچەندە دادگاییکردنەکەی سەرۆک لە ئەنجومەنی سەناتی زۆرینەی کۆماری پێشبینی دەکرێت ترامپ ببێتاوان بناسێن و گردنی ئازاد بکەن لە پۆستەکەشی بیهەڵنەوە. دەبوو سەرۆک ترامپ دەقی و تەلەفۆنەی بۆ جیهان بڵاو بکردایەتەوە ئەو کارەی ئۆفیسی سەرۆکی لاواز کردو پاشان سرابەرێکی جیهان ڕاستیەکان و لێکتێگەیشتنەکان ئاشکرا دەکات یان پەیوەندی لەگەڵ ڕابەرێکی جیهانی ئازاد دروست دەکات و بترسێت لەوەی کە تەلەفۆنەکانی نێوانیان بۆ هەموو جیهان ئاشکرا بکرێت. یاسادانەران بە خێرایی نزیک دەبنەوە لە ڕووداوێکی کەمشێوە لە مێژووی سیاسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئێستا پرسیارەکە سەبارەتە بە مادەی یەکی پرۆژەی یاسای لێپێچینەوە لەگەڵ سەرۆک ترامپ بەهۆی زیادەڕەوی لە بەکارهێنانی دەسەڵاتی خۆی.